سەپاندنی قورسایی قەیرانەکانی کۆماری ئیسلامی بەسەر کرێکاران و کەسانی کەمداهات لە بودجەی 1405 دەوڵەتدا. لە پێشەکی پرۆژە یاسای بودجەی ساڵی 1405دا کە لەلایەن دەوڵەتی پزیشکیانەوە ڕادەستی پارلەمان کراوە، هاتووەکە بودجەی ساڵی 1405 لەسەر بنەمای کەمکرانەوەی سفر ئامادە کراوە. ئەم ئیدعایا لە هەلومەرجێکدا دێتە گۆڕێ کە ئابووری ئێران لەژێر گوشاری سەختی هەڵاوسانی سەر و 40% کەمبوونەوەی بەرهەمهێنان و گوشاری گەمارۆ نێودەوڵەتیەکان و قەیرانەکانی ئاو و وزە و ژینگەدایە. لەوەها بارودۆخێکدا بودجەیەکی بەبێ کورتهێنان زیاتر لە ئیدعایەکی ژمێریاری دەچێت، نەک خستنە ڕووی وێنەیەکی ڕاستەقینە لە داهات و خەرجی وڵات. لە ڕاستیدا ژمارەکان لەسەر کاغز هاوسەنگ دەکرێن و کورتهێنانی ڕاستەقینە لە گیرفانی خەڵک دابین دەکرێت. ڕۆژنامەی شەرق لە ژمارەی ڕۆژی پێنجشەممەی خۆیدا راپۆرتێکی بڵاو کردوەتەوە کە تێیدا بەڕوونی دەردەکەوێت کە لە هەلومەرجی ناجێگیری داهاتی نەوتدا لە بری دەستبردن بۆ سەرچاوەکانی قەیرانی لێخۆشبوونە گەورە ڕانتیەکان، خۆدزینەوە لە باج لەلایەن کەسانی خاوەندە سەڵات و بودجەی بەبێ لێپرسینەوە، قورساییەکی بەلای زیادکردنی باج لەسەر بەکاربەران و لابردنی نرخی دراوی دەوڵەتیدا شکاوەتەوە. بەگوێرەی ئەو ئامارانەی لە راپۆرتەکاندا هاتووە، پێشبینی کراوەکە بڕی داهاتی دەوڵەت لە فرۆشتنی نەوت بە نزیکەی 70% کەم ببێتەوە. بەپێی ئامارەکانی بودجە بە لە بەرچاوگرتنی ئەگەری هەڵاوسانی 50% لە واقعدا کۆی سەرچاوەکانی بودجەی گشتی بە بەراورد بە ساڵی پێشوو بە ڕێژەی 42.4% کەم دەبێتەوە. لە بەرامبەردا داهاتی باج بە ڕێژەی 62.6% زیادی کردووە. مانای چینایەتی ئەم گۆڕانکاریە ڕوونە. کاتێک داهاتی نەوت ناسەقامگیرە، دەوڵەت بە ئاراستەی وەرگرتنی باجی قورستر لە ئابوووریەکی چەقبەست و هەروەها قەرزدارکردنی داهاتوو بە چاپکردنی دراوە و ئەوراقی بەهادار هەنگاو دەنێت. لە ئابوووریەکدا کە بە شێوەیەکی سەرەکی پشتی بەستووە بە بازرگانی و بەرهەمهێنان لەو پەڕی پاشەکشەدایە، زیادکردنی باج واتە گوشاری هەرچی زیاتر بۆ سەر بەکاربەر. ڕۆڵی ڕاستەقینەی باجت لە ئێران دەبێت لە پێکهاتەی ئابووری ئێراندا ببینرێت. ئەم ئابووریە نەک هەر پشت بە بەرهەمهێنانی بەرهەمدار نابەستێت، بەڵکو پشت بەستووە بە بازرگانی، دەڵاڵی، هاوردە و دراوی ڕانتی و سات و سەودا. لە ئابووریەکی لەو شێوەیەدا گەشەی باج زۆرتر لەو ڕێگایانە مسوەگەر دەبێت کە لە کەمترین ئامرازەکانی خۆراگری سیاسی بەهرەمەندە، واتە باج لەسەر بەکاربەر و گوشار لەسەر موچەخۆران و چین و توێژە کەم داهاتەکان. راپۆرتەکانی ڕۆژنامەی شەرق بەڕوونی باس لەوە دەکات کە بەشێک لە زیادبوونی داهاتی باج لە ڕێگەی وەرگرتنی باج لەو کەسانەوە بەدەست دێت کە تا ئێستا خۆیان لە دانی باج دزیوەتەوە، بەڵام بەشێکی گرنگی دیکەی لە ڕێگەی سەپاندنی باج بەسەر بەهای زیادەوە دابین دەبێت. لە ڕاستیدا باج لەسەر بەهای زیادە باجێکە کە لە گیرفانی بەکاربەرانەوە دەدرێت. پشکی ئەو باجە لە داهاتی هەژاران زۆر زیاترە لە داهاتی دەوڵەمەندەکان، چونکە ئەم توێژە ناچارن بەشێکی زیاتر لە داهاتەکانیان خەرجی پێداویستیە سەرەکیەکان بکەن. لە لایەکی دیکەوە زیادکردنی باج لەسەر کۆمپانیا و لەسەر داهات لە دۆخێکدا پێشنیار دەکرێت کە بەوتەی شارەزایانی راپۆرتەکەی ڕۆژنامەی شەرق گەشەی ئابووری ئێران نەرێنیە. دەرەنجامی ئەم سیاسەتە تێکەڵەیە لە پەرەسەندنی کەمبوونەوەی بەرهەمهێنان و داخرانی یەکە بچووکە بەرهەمهێنەرەکان و گواستنەوەی قورسایی باج بۆ سەر نرخەکان و گوشاری هەرچی زیاتر بۆ سەرهێزی کار و هەروەها کەمکردنەوەی هەقدەسی ڕاستەقینە، بێکاری و لە دەستدانی ئەمنیەتی پیشەییە. یەکێک لەلایەنە هەرە مەترسیدارەکانی پرۆژە یاسای بودجەی ساڵی 1405 ئەوەیە کە لە راپۆرتی ڕۆژنامەی شەرقدا ئاشکرا دەبێت کە بریتیە لە نەهێشتنی نرخی دراوی دەوڵەتی. نرخی دراوی دەوڵەتی واتە دەوڵەت دۆلار یان یۆرۆ بە نرخێکی کەمتر لە نرخی بازار دەدات بە هاوردەکاران یان دام و دەستگا بەرپرسیارەکان بۆ ئەوەی نرخی ئەو کاڵایانەی بۆ خەڵک کەمتر ببێتەوە. نەهێشتنی نرخی دراوی دەوڵەتی لەسەر بەستێنی هەڵاوسانی بەردەوام واتە دەستبردن بۆ سفرەی خەڵکی بە مەبەستی دابینکردنی بودجە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا هاتووە لە بودجەی ساڵی داهاتوودا بڕی زیادکردنی هەقدەست بە ڕێژەی 20% لە بەرچاو گیراوە، لە کاتێکدا خەمڵاندنی هەڵاوسان تا کۆتایی ئەمساڵ نزیکەی 50%. تەنانەت باز لەوە دەکرێت کە بانکی ناوەندیش بودجەی خۆی بۆ ساڵی داهاتوو لەسەر بنەمای هەڵاوسانی 50% داڕشتووە. ئەگەر ئەم ژمارانە بە بنەما بگیرێن، بودجەی ساڵی 1405 واتە ئەم سیاسەتی هەقدەستە بژاردەیەکی چینایەتیە، واتە قەرەبووکردنەوەی کورتهێنانەکان لە گیرفانی کرێکاران،
واتە بێخاوەنکردنی پرۆژە نیوە و ناتەواوەکان، واتە بێکاربوونی هێزی کاری زیاتر، واتە کەمتربوونەوەی هەرچی زیاتری ئەو خزمەتگوزاریە کەمەی ئێستاش لە بوارە گرنگەکانی وەک تەندروستی، پەروەردە، خانەنشینی بە ساڵاچوان و هتت. ئەوە لە کاتێکدایە کە دەوڵەت خۆی دان بەوەدا دەنێت کە سەرەڕایبوونی یەدەک و سەرچاوی زۆر و زەوەند ناتوانێت نزیکەی یەک لە سەرسەی پێداویستیەکانی گاز و یەک لەسەر 5 خواستی کارەبای ناوخۆیی دابین بکات. بودجەیەکی کە ئاکامە سەرەکیەکەی بریتی بێت لە باج و هەڵاوسان نەک هەر ئەم قەیرانە چارەسەر ناکات، بەڵکو تەنها قورساییەکی زیاتر دەخاتە سەرشانی خەڵک. ئەگەر قبولی بکەین کە ئیدعای کەمکردنەوەی سفری بودجەی دەوڵەت درۆیە، ئەوە پرسیاری سەرەکی ئەوە نییە کە دەوڵەت چۆن کوردهێنانی ڕاستەقینە قەرەبوو دەکاتەوە، واتە ئەم کوردهێنانە لە کام چین و توێژ و بە قازانجی کام چین و توێژ کەم دەکاتەوە. وەڵامەکەی ڕوونە، وەک هەمیشە باری گرانی ئەو قەیرانە دەکەوێتە سەرشانی کرێکاران و چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا. هەر جارەی کە دەوڵەت باز لە زیادکردنی باج و چاکسازی یارمەتیەکان دەکات، پێویستە بزانرێت کە ئایا ئەوە بەواتای وەرگرتنی پشکێکی زیاترە لە سەروەت و ڕانتە گەورەکان یان دروستکردنی قورسایی هەرچی زیاتر بۆ سەر بەکارهێنەران و موچەخۆران. نیشانەکانی بودجەی ساڵی 1405 بە گوێرەی ئەو راپۆرتە ئەوە دەرەخەن کە پایە سەرەکیەکانی دامینکردنی سەرچاوەکان وەرگرتنی باجی زیاتر، واتە فۆرمۆلی ئاشنای زگ هەڵگوشین بۆ چین و توێژەکانی خوارەوە و پەراوێزێکی ئەمن بۆ چینە باڵاکان. باج لەسەر بەهای زیادە بەکردەوە باجێکە کە دەخرێتە سەر نرخی کۆتایی کاڵا و خزمەتگوزاریەکان و لەلایەن بەکاربەرەوە دەدرێ و بەو پێی کە پشکی خەرجیە سەرەکیەکان لە سەپەتەی هەژاراندا زیاترە، هاوکات زیادکردنی قورسایی باج لەسەر بازرگانە بچووک و مامناوەندەکان دەتوانێت ببێتە هۆی داخستنیان و کەمکردنەوەی هەلی کار و بەرزبوونەوەی نرخەکان. لە کۆداییدا داهاتی دەوڵەت یەکسان دەبێت لەگەڵ خەرجی خەڵک. بەڵام هەموو ئەو ڕقم و ژمارانەی کە لە بەشی ئاشکرای بودجەی فەرمیدا ئاماژەیان پێدەکرێت بە بەراورد لەگەڵ بودجە زۆر و زەوەندە نافەرمیەکانی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر کەمن. پتر لە 70% ئابووری ئێران لە ژێر دەسەڵاتی سوپای پاسدارandایە. ئەم ناوەندە ئابووریە زەبەلاحە لە ئاس هیچ کام لەم دام و دەستگا فەرمیانەی دەوڵەتدا وەڵام دەرەوە نییە. ئەم ڕاستیە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لەبارەی بودجەی ساڵی 1405 دەوڵەتی پزیشکیانەوە دەوترێت بەو مانایەیە کە پرۆژە یاسای بودجەی ساڵی 1405 لە ڕاستیدا جگەل لە تیکە کاغزێک هیچی تر نییە و ئابووری فەرمی دەوڵەت بە شێوازێ لەم ستونەوە بۆ ئەو ستون لە باشترین حاڵەتدا نەک بە پێی پلانی درێژخایەن و استراتیژیک، بەڵکو ئەم مانگ بۆ ئەو مانگ بەڕێوە دەبرێت. ئابووری نافەرمیش ئەولەویەت و بەرنامەکانی خۆی بە گوێرەی پرۆژە ئەمنی و نیزامیەکان و خەرجیە زۆر و زەوەندەکانی دەرەوەی وڵات دیاری دەکات و دەوڵەتی فەرمی هیچ ڕۆڵێکی لە چاودێری و بەڕێوەبردنیدا نییە.